پێشکی سلااو ڕێزی خۆم دەنێرم بۆ بینەرانی ئێوە و هەروەها بۆ گەلی ڕۆژهڵاتی کوردستان و بە تەواوەتی گەلی ئێران و هەروەها حەز دەکەم پەیمانی خۆم بە بۆنی 25 مژدارەوە یعنی 25 نوامبر تازە بکەمەوە لەگەڵ ژنانی جیهاندا چونکو لەو ڕۆژەدا سێدا نەخۆشک لە جمهوری دۆمینیکا کوژران هەر بە بۆنەی ئەوەکو ئێستەی شۆڕشی ژینە لە ڕۆژهڵاتی کوردستان شۆڕشێکیش لە دۆمینیکا لە کارا بوو و جارێکی تر تاریخ خۆی تیکرارەکاتەوە کە ئەو سێ خوشکە بەدەستی دیکتاتۆرێکی وەکو خامنەی ترۆر کران بۆ ئەوەی شۆڕشی ژین بخەوێنن بەڵام ئێستا عینی ئەو شۆڕشە 63 ساڵ دوای ئەوە شۆڕشێکی تر لە نقطەیەکی تری جەهان وەکو شۆڕشی ژن ژیان ئازادی و بە دەستپێکردنی شەهیدکردنی شەهید ژنا و دەستی پێکردووە پەیمانی خۆم لەگەڵ ئەو شۆڕشی 25 نوامبرا کە شۆڕشێکە عەلەیهی توند و دژی بەسەر ژنانەوە پەیمانی خۆم تازە دەکەمەوە و هەروەها بۆچی جمهوری ئیسلامی دژی ئەوەندە دژی ژنا و بۆچی ژن وەزعێکی وای هەیە لە ئێرانە ڕاستی ئەوە تاریخێکی کۆنی هەیە ژن بۆچی لە ئێرانە وایە و بۆچی جمهوری ئیسلامی وایە ئەمەی لەسەرەوە تۆزێ قۆڵ قسە بکەم خۆی بۆ خۆی لە وەختەوە دەوڵەتنەتەوە نەیشن ستیت دروست کراوە دانێ لە مشکلەکان ئەوە بوو کە دەیانویست هەموو ژنانی ئێران وەکو یەک لێ بکەن لە حاڵەکە ژنانی لە وەختەدا دەوڵەتنەتەوە دروستکرا ژنانی کورد ئازادیان هەبوو ژنانی کورد سەرۆک عەشیرە بوون مەسەلەن ڕەیسی ماڵ بوون سەرۆکی ماڵ بوون باوکەکە بمردا ئەگە کچەکە مناڵی ئەوەڵ وایە کچەکە دەبوو بە جێگای باوکی لە ناو ماڵەکەدا بەڵام وەختێ دەوڵەتنەتەوە دروستکرا حەزیان کرد هەموو مرۆڤەکان وەکو یەک لێ بکەن و نەکو هەموو مرۆڤەکان وەکو مرۆڤەکان لێ بکەن کە حەقیان هەیە و کە ئازادیان هەیە بەڵکو هەموو ئەو نەتەوانەوەکانە لە ناو کولتور و کاڵچەری خۆیانە ئازادیەکیان هەیە هەموو ئەو ئازادیانە بخەوێنن و هەمویان وەکو ئەوە لێ بکەن کە وەکو ئەو بەشەی تر لە جامعەکە لێ بکەن کە هیچ ئازادیەکیان نییە لە واقع ژنانی کورد لەوێدا بوون بە قوربانی ژن کە ئەوەندە ئازاد بوو لە کوردستانە لە وەختەدا کە مەسەلەن لە ئینگلیسا ژن شەڕی دەکرد بۆ ڕەئی خۆی بەڵام لە کوردستانە ئێمە ژن ڕئیسی دادگاکان بووە ڕئیسی سەرۆک عەشیرەکان بووە بەس ئەمە بۆ سیستمێکی جەهانی وەکو سیستمی کاپیتالیست قبول نەکرا ژنانی کوردی وەکو ژنانی فارس لێ کرد چونکو ژنانی فارس یا ژنانی نەتەوەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو ژنی کورد ئازاد نەبوو بۆ یەکانێ ئەمە تاریخێکی زۆر زۆر کۆنی هەیە هەر بۆ یەکیش ئێستا دەرەجەی ژنانی کورد خۆیان ئەسووتێنن زۆر زۆر زیاتر لە نەتەوەکانی ترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی بەڕاستی زەنگێکی خەتەرە کە هەر کەسێکی فێمینیست هەر کەسێ بۆ شۆڕشی ژن شۆڕش دەکا دەبێ ئەوە تاقیق لەسەرەوە کە بۆچی ژنانی کورد ئەوەندە خۆیان ئەسووتێنن یعنی لە 100 نەفر لە ژنی کورد ئەگە خۆی ئەکوژێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا 71% خۆی ئەسووتێنێ و ئەو سووتاندنە دەلیلی ئەو زوڵمەیەک لە ژنی کورد ئەکرێ ئەو ئازادیەک لی سندراوەتەوە و ناتوانێ کۆیلەتی قبول بکە و جەسەی خۆی ئەسووتێنێ بۆ ئەوەی بڵێ من تحتی فشارم و ئەوە نیە کە بەبێ دەنگی خۆم بکوژم بەڵکو خۆم ئەسووتێنم کە ئێوە بە ئاگری من خەبەرتان بێتەوە ئەمە تاریخێکە لە عموما لە ڕۆژهەڵاتی کوردستانە هەیە و لەسەر چونکو کورد وەکو نەتەوەیکی ژێردەسە لە ژێر نەتەوەی فارسایە بەداخەوە ئەمە وەزعی ژنانی کوردە لە ڕۆژهەڵاتی ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانە بەڵام جمهوری ئیسلامی بۆچی ئەوەندە دژی ژنە و بۆچی ئەوەندە ژن دەکوژێ و بۆچی ژینای شەهید کرد دەلیلی ئەوەی حکوومەتی جمهوری ئیسلامی لەسەر کوشتنی ژن دروست کراوە لەسەر نابەرابەری مرۆڤایەتی لە ناو جامعەی ئێرانە دروست کراوە وەختی خۆی ئینقلابی 57 ینی 79 ئێران کەکرا ئەوەڵین چینێک لە ئێرانە جمهوری ئیسلامی حملەی پێکرد ژن بوو چونکو ئێمە دەزانین وەختێ تۆ مەسەلەن وەختێ لە ناو وەختی ئەڵەی ژن
بەشی ینی دەرەجە دووەمە لە جامعەدا تۆ مەسەلەن کورد لە فارس جیان نەکرێتەوە فارس لە عەرەب جیان نەکرێتەوە بەڵکو تەواوی نەتۆکان یعنی لەناو خود فارسە ژنەکانت جیا کردێت و پیاوەکانە کردوە بە دەرەجە دووەم وەختی ئەوەی کرد جمهوری ئیسلامی وەتوانی مێشکی پیاوەکان ئەوەندە تەسخیر کە ئەمە قوبوڵکەن ئەم جارە دەستی کرد بە جیابوونەوەی نەتەوەکان مەسەلەن کورد لە ئێمە جیایە تورک لە ئێمە جیایە عەرب لە ئێمە جیایە وەختێکیش مرۆڤێک ئەوەی قوبوڵ کرد نەعۆکەی خۆی کە فارسە ژنە بە دەرەجە دووەم قوبوڵکە زۆرش بۆ ئاساییە کە کورد بە دەرەجە سێ قوبوڵکە چزانم بلوچ بە دەرەجە چوار قوبوڵکە جمهوری ئیسلامی لە سادەیەری خەڵک و لە شۆڕشێکە گەلی ئێران دژی دیکتاتۆری شا کردبیان و ئەوەندە ئەو شۆڕشیان خۆشگەرەک بۆ حاضر بوون هەرچێ شتێ بکەن بەبێ ئەوەی بزانن وەختی ئازادی لە ژن ئەستەندرێتەوە یا ئازادی لە نەتەوەکان ئەستەندرێتەوە ئازادی لە خودی فارسیش ئەستەندرێتەوە و هەر بۆیە کانێ دوای سەرکوبکردنی شۆڕشی کورد لە ڕۆژات چونکو ئێمە ئەزانین کورد هەر ڕۆژی ئەوڵ دژی قانونی ئەساسی جمهوری ئیسلامی بوو. بەڵام ئەو وەختە فارس جەهادێکی خومینی جەهادێکی دژی کورد دەست پێ کرد و هەموو فارسەکان لە پشتی ئەو جەهادە بوون. و ئەو جەهاتە چی بوو چونکو کورد قانونی ئەساسی جمهوری ئیسلامی کە پڕ بوو لە نابەرابەری ژنی قوبوڵ نەبوو حەقی کارگەری قوبوڵ نەبوو حەقی هیچ شتێکی قوبوڵ نەبوو قانونی ئەساسیان قوبوڵ کرد جمهوری خومینی دژی ئەوە جەهاتێکی کرد بۆیە کانێ ئەم جەهاتە کە دژی کورد کرا وەختی شۆڕشی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانە خەفەکرا ئەم جارە جمهوری ئیسلامی حملەی بە نەتەوەکانی تریش کرد حملەی بەخۆشیان کرد ئێمە ئەزانی حتاکانە کەسی ژۆرنالیستی فارس ئەوانە کە ئازادن خۆیان هەڵدێن لە ئێرانش دێنە دەرەوە ئەکەوێتە شوێنیان و بە هەزار حیلە و درۆ و باندی قاچاق ئەیان باتەوە بۆ ئێران و لە ئێرانە ئیعدامیان ئەکا لە واقع گەرەکم بوو بڵم ئەوە تاریخێکی درێژخایەنی هەیە کە جمهوری ئیسلامی حکوومەتی خۆی لەسەر کوشتنی ژن لەسەر حەقنەناسینی ژن دەست پێ کردووە و بۆ یەکیش ئێستا ژنی تەواوی ئێران لە پشتی ژنی کوردن چونکو ژنی کورد هەروەکو عەرزم کردی لە ڕۆژی ئەوڵەوە قانونی ئەساسی جمهوری ئیسلامی قوبوڵ نەبوو و لەو وەختەوە کاری ڕێکخستنەکە نەک تەنها ژنانی کورد بەڵکو ژنانی فارس و هەموو نەتەوەکانی تری لە ئێرانە لەژێر ئەو دروشمەی خۆیان کۆ کردوێتەوە و ئێستا پیاوانش لە پشتی ئەو دروشمن بۆ یەکانە شەهیدبوونی شەهید ژینا بوو بە باعسی ئەوەی کە ئەو کارە ڕێکخستنە کە ژنانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان 43 ساڵە ئەیکەن شەهیدبوونی شەهید ژینا ئەو جەرەقە لێبات کە ئیدی ئەو شۆڕشە دەست پێ بکات و هەموو گەلیش ئاگاه بوون کە ئیدی ئەم جارە جمهوری ئیسلامی بۆی دژی ژن بێ بۆی دژی کورد بێ مەسەلەن بڵێ ئەوە کورد داوای جیابوونەوە ئەکات و ئەوانە ئیدی خەڵک جوابی ئەو نیازی جمهوری ئیسلامیان نەداوە زانیان ئەو حیلانە کە جمهوری ئیسلامی ئەیکا ڕێک دژی هەموو نەتەوەکانە و نەتەوەی فارسیشە ئیدی ئەم جارە بەجێوە بکەونە شوێن جمهوری ئیسلامی جەهاتی دژی کورد دەست پێ بکەن عکسەکەی بە مشتێکی ئاهەنین جوابی جمهوری ئیسلامیاندا و ئێستا تەواوی گەلی ئێران ڕێکن لە پشتی شۆڕشی ژن ژیان ئازادی کە بە دەستپێکردنی شەیجینا دەستی پێکرد ڕێگە حەلچیە یعنی ئێمە دیارە ئێستا لە حاڵەتێکی شۆڕشین شۆڕش ئێدی ئێستا ئێمە بەڕاستی تەواوی گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و تەواوی گەلی ئێران لە حاڵەتی شۆڕشێکایە بەڕاستی جمهوری ئیسلامی زۆر بەرنامەی هەیە ئێستا حملێکی وەسیعی بە شارەکانی کوردستان کردووە ینی بەڕاستی دەست ناپارێزێ ژن بێ مناڵ بێت پیر بێ هەر کەسێک بێ ئەیکوژێ تەنها ڕێگا حەلێک من پێشنەها دەکەم هەموو گەلانی ئێران ڕێک بکەون و تەزاورات لە هەموو شارەکان دەست پێ بکات بۆ ئەوەی فۆکس یا هەموو نیروەکە نێتە کوردستانەوە بۆ ئەوەی نیروەکانی جمهوری ئیسلامی بڵاو پێ بکات بە شارەکانە ئەوە ڕێگا حەلێکە کە ئەوەندە تەرکیز لەسەر کوردستان نەکرێت و نیروەکانی جمهوری ئیسلامی بڵاوە پێ بکرێت و داوایەکی تریشم ئەوەیە هەموو ژنانی جیهان هەروەکو چۆن لە 63 ساڵەوە پێشەوە هەموو ژنانی جیهان چوونە پشت شۆڕژی فەمینیستەکان لە ئەمریکای لاتین و لە بەتایبەت دۆمەنیکا کە ئەو سێدانە خوشکی مەربڵ فامیلی پێ ئەڵێن کوژرا هەر بەو جۆرەش تا ئێستش نیشانیاندا و لە پشتی شۆڕژی ڕۆژهەڵاتی کوردستان و شۆڕشی ژنانی ئێرانن بەڵام بە
ئۆرگانای بە ئەوەی کە خۆیان زۆر ئۆرگانایزکەن و بە دەنگێکی گەورەترە و بێنە پشتی ئێمە ئەوە من بە مثبت ئەزانم بە نقطەی بە قدرەتی کێزانم کە ئێنرژی بە ئێمەدا کە دەنگی ئێمە جەهان ئەیبیسێ چونکو ئێمە کوردین گەلێکی ژێردەسەین تەلەڤیزیۆن و رادیۆ و هینمانە نیوزپیپەرمان ئەوەندە نییە کە بڵاویکەینەوە بۆ یەکانی ئەگەر دەنگی ئەوان بێتە پشتی ئێمە ئەمجارە خەبەری شۆڕشی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە تەواو دنیا هەرچێ دەنگ زۆرتر باتەوە بۆ ئێمە باشترە بێت و جمهوری ئیسلامی مەجبورە بێ بە خاستەکانی ئێمە بە داواکانی ئێمە تەنبات ئێمە خاستێکمان لە جمهوری ئیسلامی نییە بەڵکو ئەمانەیە جمهوری ئیسلامی بڕوخێنین بەڵام گەرەکمانە چی بکەین ئەوەی کە جمهوری ئیسلامی ڕوخە قانونێکی ئەساسی دروست بکرێت کە نەک تەنهاژن بەڵکو هیچ نەتەوەیەک و هیچ شتێک ژێردەسە و بندەسە و یا سەردەسەمان نەبێ هەموو کەسێک بەرابەر بێ و هەمومان لەسەر بەرابەری ڕێز و احتراممان بۆ یەکتر هەبێت و ینی تاکەنە ئێمە ئازادی ژنان چونکو کۆمەڵگا بە کۆیلەتی ژنان دەستپێکە هەر بۆیکیش ئازادیەکەی لە ئازادی ژنانم دەستپێکە ئێمە هەتاکەنێ ئازادی ژنان لە قانونی ئەساسیان نەبێت ڕێزمان نەبوو وڵاتی خۆشمان ئەبێ نە ڕێزمان حتا بۆ تەبیعەت و ژنگەی خۆشمانە بێ بۆ یەکانێ هیوادارم شۆڕش سەرکەوێت سەرەکەوێت بەڵام دوای شۆڕش قانونی دابمەزرێت لە ئێرانە کە حەقی هەموو مرۆڤەکان و حتاکانێ حیوانەکان و تەبیعەت و ژنگەی ئێمەشی تیا ڕعایەت بکرێت چونکو ئەگە قانونی هەر شتێکی تیا ڕعایەت نەکرا ئەوە بەهانەدا بەدەست هەر حکوومەتێکەوە کە دوایش بێتە سەرکار بەو بەهانەوە نەوعەکان تر لە بین بێت و جارێکی تر وەکو بازنەیەک دیکتاتۆری خۆی تیکرار کاتەوە بۆیە داوام لە هەموو گەلانی ئێران هەیە بە چاوێکی کراوە شۆڕشیان دەست پێ کردووە بەو جۆرش ئیجازە بە هیچ کەسێ نەدەن لە دەستیان پسەنێت و خۆیان ڕەهبەرێتی ئەو شۆڕشە دەست پێ بکەن و ئەگە قانونی ئەساسی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان تازە کرا قانونێک بێ بەرابەری حەقی هیچ کەسێکی تیان نەفەوتێ ئەوە تەنها ڕێگە حەلە کە ئێمە ئەتوانین هەمان بێ